بەناوی خدای بەخشندەی میهرەبان، سەلام و میهرەبانی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بینەرانی بەرنامەی بەفەڕ. بەختەوەرین و سپاسی خوا دەکەین کە دەرفەت و تەمەن و ماوەیدان لە هەڵقەشتری تازەی بەرنامە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد بینەوە. خۆشەویستان لە ڕۆژگارێکی وکو ئەمڕۆیە ئەوەی لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە بە تایبەت دەبیندری کە شیرازەی خێزان و شیرازەی کۆمەلگا شیرازەی وڵاتی تێکداوە بریتە لەوەی کە هەست بە بەرپرسیارەتی ناکرێت، یانە تۆ جوانتر بڵێن بۆی کە چیان ئەو کەسانی کەوا دەبنە هۆکار بۆی کە شیرازەی کۆمەلگا تێک بدەن. ئاخۆ سەبەب ئەوەن کە ئێمە ئەو کاسانەمان لەوێدا ناون کردبوونانە بەرپرس لێ پرسراو بۆ ئەوەی کە کاروباری وڵات بەڕێوە بن. ئاخۆ ئێمە چۆن بتوانین دەستمان هەبێ لە خەیر تا بتوانین ئەو لاری خواری کە هەیە چەندە ئیرادەمان لەسەرەوە هەبێ کە بتوانین شیرازەکە بەرەو باشی ببین، یان ئێمە چەندە تاوانبارین جگە لەوانەیە کە دەستە ڕۆن و باڵا دەستن و فەرمان ڕەوان کە بە پرسیارەتیان وەرگرتێ بە هەر شکل شێوەیەک بێ. ئاخۆ ئێمە چەندە تێیدا بەشدارین، یان چۆن بتوانین دەستی خێرمان هەیە بتوانین ئەو ئاراستەیە بەرەو ئاراستەی خێر ببین. چۆن دەتوانین؟ ئاخۆ شیرازەی کۆمەلگا شیرازەی وڵات کە تێکچووە هۆکارەکانی چین لە چێوە سەری هەڵدان؟ چۆن دەتوانین ئەو ئاقارێک کە تێیدا تێکەوتونی و بەرەو ڕۆشتین بەرەو چاکتر و باشتری ببین؟ ئێمە لە خزمەتی جەنابی مامۆستا عومەر خەلیفە لەو بەرنامە لە خزمەتی دەبین و زیاتر دەردەشەی ئەو باس و بابەتە دەکەین بۆی بتوانین بەرچاومان ڕوون بێ. ئاخۆ چۆن دەستی خێرمان هەبێ لێبەوەی کە بەرپرسیارەتی ئەرچی چییە مافی چییە لەسەر ئێمە چەندە پێویستە بتوانین کەسانێک بنێرنە سەر کورسی دەسەڵات و فەرمان ڕەوا بۆی شیرازەی کۆمەلگا و خاک و وڵات بەرەو باشی ببن. مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر بێ و زۆر بەخێر بێ. ڕەحمەتوان لەبێ. منیش خۆشحاڵم و دەسۆشتان لێ دەکەم لۆ دەرفەت و ئەو دەرفەت و مەجاالەیەکەوە بە بەندەتان بەخشی لە خزمەتتان دابم. زۆر سوپاسان دەکەم. خۆشحاڵین جەنابی مامۆستا بەڕێز. مامۆستا جان سەرەتا دەمەوێت بە تێڕوانینی بەڕێزتان بەرپرسیارەتی چییە؟ ئەگەر لەبەمان ڕوونکەوە دواتر دەڕۆنە سەر پرسیارەکانتر بۆ زیاتر ئاشنای باسەکە بین. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا خۆی گەورە کە مرۆڤایەتی هینابوون هاتینە وجود و لەسەر زەوی حتمما خۆی گەورە کە مرۆڤایەتی هینا سەر زەوی بەرنامەیەکی لە بۆ دانا کە ڕێڕەوی ژیانی بوو لەسەری دابەمەزرێ و ئیشی خۆی لەسەر بکە ئەوەی کە خۆی گەورە پێ ڕاستپاردوون کە قورئانە. كخواي قول القرآن دفرم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. كقرآن سرتاوي قرآن سرتاوي هم علم ومعرفة وزانس وزانياري ودستور ياسايا كتاچ مسلمان عم رفعتي بقشتي دستي بيو بقري نجاتي دبيو برو سرفرازي وبرو نجات بون وبرو كشتي رزقار بون دروة ديارا أو قرآني كخواي قول داي بزان وكو برنامج دستور لبو مرفعتي سزا و پاداشتی تێدایە کەواتە سزا و پاداشتی تێدابێ حتمما دەبێ لەسەر چاکەکان پاداش بدرێتەوە لەسەر خراپەکاریش عقوبە و سزایەکانی ئەوەی کە خوای گەورە لە بۆی دیاری کردێ. دیارە سزا و پاداشتەکانیش لەسەر ئەو کردار و گفتار و هەڵس و کەوت و معاملە و کڕین و فرۆشتن و تیجارەت و جەنگ و جیهاد و سیاست و هەموو ئەوانەی کە پەیوەندە بە ژیانی مرۆڤەکانەوە هەموو ئەوانە دەگرێتەوە بەڕاستەوخۆ و بە ناڕاستەوخۆ. دیارە پرسیارت کرد مەسئولیەت یان بەرپرسیارەتی چییە؟ ئەوەی کە باس کرایە وەکو پێناسەیەک قيمة من القيم الإنسانية والأخلاقية والقانونية عند الإنسان. دیارە مەسئولیەت و بەرپرسیارەتی قیمەت و بەهای مرۆڤایەتی یان مرۆڤ بوونە، ینی کەسێک کە لە هەر بواری مرۆڤ بووندا ئەرچێکی پێدەست پێدرێ ئەرچێکی پێدەست پێدرێ ئەو ئەرکە جێبەجێ دەکا تا چەند دەتوانی جێبەجێ بکە تا چەند کەم تەرخەمی تێدا ناکە تا چەند بەگەرم و گۆڕی و بە شێوازێکی ڕێک و پێک ئەو بەرنامە جێبەجێ دەکا و ئەو مەسئولیەتە بەڕێ دەکا. دیارە بەهایەکی ئاینیشە چونکە لە ڕووی ئاینیشەوە لە ڕووی یاساییشەوە لە ڕووی ئەخلاقی و ڕەوشتی و ئەدەبەوە هەموو ئەوانە دەگرێتەوە و ئینسانە ئەرچێکی پێدەستپێرێ کەسی هوشیار هەستی پێدەکا وهروە پابند بوونە بە ئایدۆلۆژیا و بەرنامەی کە لەسەری دەڕوە حتمما ئەو بەرنامەیەش کە دروستترین بەرنامە ئەوەی کە لەسەری بڕوە بەرنامەی خوای گەورەیە
کە دەبێت تەمایە ڕێز و شکۆ و یەقین و لەسەر ئەو بینایە ئەو بنەمایە دادەمەزرێ و ئیشی خۆی دەکات. دیارە بەرپرسیارەتی هەروەکو دیارە ناز و منەت نییە لەسەر هیچ کەسێک، بەڵکو ئەرچێکە، بەڵکو کە فەرمانێکە لەسەری جێبەجێ دەکە، ئەگەر جێبەجێ کرد جێگای دەستخۆشیە و دیارە هەموو من و تۆ و ئێمە و ئەوان و هەر هەمووی بەختەوەر دەبین و دەستخۆشی لێ دەکەین. بەرپرسیارەتی دەبێت داوا بکریان ئەوتە دەبێت پێ بسپێردرێ و بیدرێتێ. بەڵێ بەرپرسیاری پێ دەستپێردرێ. هەر بەرپرسیارێتێک هەموو مرۆڤێک بەرپرسیارەتی هەیە. حتمما ئێستا دێنێ سەری ئەوەی کە لە بابەتەکانی قورئان و فەرمودێ و ئەوانی کە باسی لێوە کردیە حتمما بەرپرسیارەتی لەسەر هەر تاچێک لە کۆمەلگا بەرپرسیارەتی بەقەدەر سنووری دەسەڵاتی خۆی ئەوە بەرپرسیارەتی هەیە. هەر لە شخصێک کە تاچێک کە خۆی دەناسی کە دەزانی چاکە و خراپەی خۆی دەزانی بەرپرسیارەتی لەسەرە هەتا ئەو کەسێکەوە پاشا و سەرۆکی وڵاتێک حکمڕانی گرتیتە دەست. ئەوەی کە لە قورئانی پیرۆزە یان لە فەرمایشتە پیرۆزەکانی سەروەر صلی الله عليه وسلم باس کرابێ چەندە و چۆنە؟ بەڵێ ئەگەر ئەمە لاپەڕەکانی قورئان هەڵ بدەینەوە طبعاً ئاەت گەلێک هەن کە باز لە بەرپرسیارەتی دەکەن. طبعاً یەکێک لە بنەما ئەساسیەکانی ژیانی تاچی مسلمان بەرپرسیارەتیە. خی گەورە کاکا لە قورئان دەفەرمێ بعد أعوذ بالله من الشيطان الرجيم إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. حتما ئەوە هەمووی بەرپرسیارەتی دەگرێتەوە کە خی گەورە چونکە ئەمە تەماشا بکەین ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی شامل و کامل و گشتگیرە. هەموو ئاکارە ڕەوشتە جوانەکانی پێشین و داهاتوش لە خۆی کۆ کردیتەوە کە جوانترین بەرنامە و دەستور و یاسایە. خی گەورە لە ئاەتەکان لە زۆر لە ئاەتەکان کە هاتیە لە قورئان دەفەرمێ بعد أعوذ بالله من الشيطان الرجيم أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون. ئەم باشەوەی ئیسیفهام خی گەورە وزارە ڕووی خطابی لە مرۆڤەکان دەکا. أيحسب الإنسان أن يترك سدى هەموو ئەوانە ولا تزر وازرة وزر أخرى. هەموو ئەو ئاەتانە کە خی گەورە دەفەرمێ فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا. خی گەورە لە ئاەتەکان زۆر لە بەرپرسیارەتی باز دەکا کە چەند ئاەتێک لێرە باسمان کرد کە دەفەرمێ بعد أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك عنه مسؤولا. دیارە هەمووی ئەوانە بەرپرسیارەتی لەسەر حتا ئەندامەکانی لەشی ئێمەش کە گوێت لە دەبێت کە دەبینی کە هەستی پێ دەکەی هەمووی ئەوانە بەرپرسیارەتە لە ئیسلامدا ئەرچێکی لەخۆ گرتیە. كل نفس بما كسبت رهينة. هەموو نفسیەتە هەموو ئینسانەکان بەو کردارانە بەندن کە ئەنجامی دەدەن هەر لە چاکە لە خراپە لە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە. بەرپرسەکان بەقەت ئەوەی کە ئەوانەی کە لەژێر دەستیتی بەرپرسە لە ئیشوکارەکانی خۆی بەڵێ تێدا گونەحبار دەبێت و تێرەش مەجوورە بێ. حتما پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە فەرمودەیەکی کە عەبدوڵای کوڕی عومەر لە بمان دەجێڕێت و لە فەرمودەیەکی متفق عەلەیه ئاگادارمان دەکات و پێمان ڕاددەگەیەنێ کە دەفەرمێ ئەلا کولکم ڕاعین. ئێوە هەر هەمووتان چاودێرن. ڕاعین بەمانە الحافظ المؤتمن واتە چاودێرن لەسەر ئەو شتەی کە لەبەر دەستان لەژێر ڕەعیەتتاندایە. حتما هەموو ئینسانێک باسم کرد کە چاودێرە لەسەر ئەوەی کە ئەو ڕەعیەتەی لەبەر دەستیدایە. حتما هەر لە کەسێکی سەڵت هەتا کەسێکی کە وڵاتێکی لەبەردەستە بەرپرسیارەتەکە فراوانتر دەبێت پێ بە پێ کە دەسەڵاتەکەی گەورەتر دەبێت ژێردەستەکەی فراوانتر دەبێت دەسەڵاتەکەی گەورەتر و قڕستر دەبێت لەسەری. دەفەرمێ كلكم مسؤول عن رعيته. لە ڕعیەتی ئەوەی کە لە ژێر دەستیدایە لە ژێر دەسەڵاتی ئەودایە بەرپرسە بەڵکو ئەوەندەی کە سنووری لە بۆدانە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خاڵ بە خاڵ باز دەکات. یەکەمین دەفەرمێ فالأمير الذي على الناس راع. بەرپرسیارەتی هەر ئیمام نییە ئەوە ئیمامی مزگەوتێک بەڵکو دەسەڵاتدارێکە کە دەسەڵاتی گرتۆتە دەست کە هاتۆتە مەیدان من خزمەت دەکەم من دەتوانم ئەو وڵاتە بەڕێوە بم ئەو هەرێمە بەڕێوە ببم دەستی وەکوبرێ خۆی لێ هەڵکردێ کە خزمەت بە مرۆڤایەتی بکە بەڵام ئەوە مەسئول عن ڕعیەتی لەسەر ئەو بەرپرسیارەتێک کە واگرتووەتی ئەستۆی بەرپرسیارە لە ڕۆژی قیامەت خۆی گەورە لێپرسینەوەی لەسەر دەکات. ئەوەی لە ژێر فەرمانی ئەودایە هەر لە بەڕێوەبەرێک لە فەرمانگەیەک لە قوتابخانەیەک حتا
سەرۆکی حکوومەتی و پەرلەمان و هەرچی بەدەسەڵاتی هەیە بە فراوانتر و بەرەو فراوانتر ئەوە هەموو دەگرێتەوە. بەرپرسیانە پۆڵێنکەین مامۆستا؟ بەڵێ پۆڵێنەکەم بەشەکان یانە جۆرەکانی بەرپرسیارەتی کامانن؟ جۆرەکان ئەو بەرپرسیارەتەنە زۆرن جۆرەکانی بەرپرسیارەتی، بەڵام ئێمە لێ چەند جۆرێکی دەتوانین باز بکەین. مەسئولی برێن بەرپرسیارەتی عقدی وەکو برێ بیر و باوەڕ و عقیدە، چونکی هەموو مرۆڤێک پێویستی بەوەیەکەوە لەسەر بیر و باوەڕێک دابمەزرێ، چونکە ئینسان کە دینی نەبوو ناتوانێت وەکو مرۆڤ بژی، ناتوانێت بەختەوەر بژی، ناتوانێت وەکو کەسێکی ئاسایی ژیان بگوزارێنی، حتمما دەبێ دین و عقیدە و بیر و باوەڕێکی هەبێ. ئەوەش کە ئاینی پیرۆزی ئیسلام خی گەورە دەفەرمی ئینە الدین عند الله الئیسلام، کە چاکترین بەرنامە و ئایدۆلۆژیا لە بۆ مرۆڤایەتی، هەم سوود و قازانجی دنیای هەیە، هەم قیامەتیشی هەیە، واتە لە هەردوو ڕوان براوە دەبێت. دیارە ئەوەی کە مەسئولیەتی بەرپرسیارەتی عقدی بیر و باوەڕ کە ئینسانی لەسەر دادەمەزرێ، زەمین و برێم زەمیر و یەقین و قەنەعەتی خۆی لەسەر قەنەعەتێکی تەواو و ڕاسیخ دادەمەزرێ. دووەم بەرپرسیارەتی کۆمەڵایەتی، ئەویش ئیلتیزامبوونە بە پابند و بە یاسا و ڕێسایە کە لەنێو خەڵک و کۆمەلگادا بەڕێ دەکرێت. زۆر جار شتێک دەکرێت ئەگەر لە ڕووی ئاینی لێگەڕە، بەڵام لە ڕووی برێن کۆمەڵایەتیەوە کە شتێکی عیبە هەیە، ئەو شتەکە لەبری ئەوەی کەەوە حرامە و خی گەورە قەدەغی کردووە، بەڵام لەناو خەڵک و کۆمەلگادا بە عیبەیە و ئەگەر ئەنجامی بدا ئەو کەسایەتی لەکەدار دەبێت، کەسایەتی لەکەدار دەبێت. لە ڕووی بەرپرسیارەتی هەیتمان سەیەمین کەسایەتی برێن بەرپرسیارەتی ئەخلاقی، ئەوەش دیارە هەموو کەسێک بەرپرسە لەسەر کردار و گفتار و ئەو هەڵس و کەوتێکەوە لە ژیاندا بەرامبەر بە خۆی بە دەور و بەری و خۆی، بەرامبەر بە خالقی خۆی، بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، وەکو مامۆستایەک بەرامبەر بە هەموو ئەو خەڵکێک کە لە دەورەماندان کە ژیانمان بەندە بەیەکەوە، ئەوانە هەمووی لەسەر مجتەمع و کۆمەلگا پابندن. هەر ئەرچێکی پێدەست پێدرێ ئەگەر قبولمان کرد و پێ رازی بووین، ئەوە دەبێ بە قەنەعەت و یەقینێکی تەواوە جێبەجێی بکەین. ئەوە پێی دەگوترێ، هەموو پێی دەگوترێ بەرپرسیارەتی ئەخلاقی، واتە کەم تەرخەمی تێدا ناکەین لەو ئەرکەیکەوە پێمان دەست پێدرێ. خاڵێکی تر بەرپرسیارەتی شەخسی، کەسایەتی. دیارە لە مەبادیئی ئیسلام بەرپرسیارەتی بە کەسێک بەوە دەگوترێت کە ئەرچێکی پێدەست پێرن، واتە هەز بە بەرپرسیاری تێک دەکا لەژێر دەستی خۆی. واروها کەسێکە لە ئیسلامدا دیارە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەندە کامل و شاملە، ئەوەندە دادپەروەری تێدایە. لە ئیسلامدا ئەگەر کەسێک تاوانبار بوو، تاوانێکی ئەنجامدا، نابی کەسێکی تر بێ تاوان لە شوێن ئەودا عقوبە بدرێ. یعنی کەسێک کە تاوانبارە نابی خێزانەکەی، نابی براو کچ و کوڕ و خزم و کەسی تێوە بگڵێن بەبێ ئەوەی بەڵگە و دەلیلێکی ثابتی لەسەر هەبێت. ئەگەر لێرە مامۆستا جان عەفو ببەخشە، کەسێک تاوانێک دەکا ڕاستە ئەو تێدا بەرپرس نییە، بەڵام دەتوانی قسەی خێری تێ بکە، یانەوەتە دەستی بگرێ، یانەوەتە چۆن دەڵێ مەڕ ئامینکم مکەڕن، ینی دەتوانی ئیرادە لەسەر هەیە کە بتوانێت هیچ نابەدڵ پێ ناخۆش بێ. چەندە کاریگەر هەیە کە تێدا شتێدا گونەحباری. بەڵێ حتمما ئەمە هەر شتێک کە دەکرێت سنووری خی گەورە دەبەزێ، سنووری یاسا و نظام دەبەزێ، ئەوە کۆمەلگا شیرازەی کۆمەلگا تێک دەچێت، بەرەو ئاقارێکی خراپ دەچێت، هەموو پێمان ناخۆش بێ، دەبێ هەموو پابند بین بەو یاسایی کە ئێمە دەڵێن یاسا سەروەرە، ئەوجا چاکترین یاسای خی گەورەیە، بەڵام ئەو یاسا دەستکردەی کەوا دادەندرێ هەتا حدەچی یاسا ڕێنماییەکانیش جێبەجێ بکرێ هەر باشە، بەڵام یاسا ژێر پێ بخرێ، ئەو وڵاتە بەڕاستی ژیانی خەڵکو و کۆمەلگا دەکەویتە خەتەر و مەترسی کە تووشی زۆرها نەخۆشی تاوانبارن بۆ نمونە ئەو کەسێک کراوەتە بەرپرس دواتر بە درێژی دێنەسەری، بەڵام لە هەمان کاتە دەستی نی تێدایە کە ئەو تێدا بۆتە فەرمانڕەوە. حتمما ئەوەی کە جەنابەت باسی دەکەی، هەر بەرپرسیاریەتێک کە دروست دەبێ دەستی کۆمەلگاشی لەگەڵا، یعنی وەکو بڵێ کە ئێستا کە خەڵکێک دەبێ بە بەرپرس چۆن دەڵێت تەعاونە لەسەر ئیثم و عودوان بزەبێت کە کەسێک خۆی هەڵدەبژێرێ، کەسێک کە دەبێتە بەرپرس بەدەنجی تۆ، بەدەنجی من و بەدەنجی خەڵکو و کۆمەلگادا دێتە سەر کورسی، کە پاشان دەست بە کورسەکەیەوە دەگری و بەری نادەوە دەزانێت بە چاچی خۆی بە باشی خۆی و بە قووەت و هێزی خۆی هاتە سەر ئەو کورسیە. نەخێر، بەدەنجی من و تۆ هەزارەها هاوڵاتی ئەو هەرێمە ئەو وڵاتە دێتە سەر کورسی، بۆ ئەوەی ئەویش بەنیەتی ئەوەی کەوە
دەستی بگرێ بەرەو چاکەبی با دەستی بگرێ وڵات ئاودان بکاتەوە وڵات خۆش بکات جوان بکە ژیانت لە بۆ فەراهەم بکە کەم و کورتیەکانت لە بۆ جێبەجێ بکە هەمومان بەنیازی ئەوەی کە دەچین پاڵپشتی کەسێک دەکەین پاڵپشتی کەسێک دەکەن بێنێتی ئەوەی کەوا کەسێکی چاک بێ لێ زۆر گرنگە وشیاری لە بۆ خەڵک ئەوەی کە دەچی کەسێک هەڵدەبژێرێ بە بەرپرس بەڕاستی دەبێ ئەتوو ئەگەر یەقینت وانییە ئەو کەسە خزمەت دەکا کەسێکی چاکتر هەیە لە لایەکی تر مەسەلێمە باشمان هەیە باشترمان هەیە بە باشتر هەڵدەبژێرم نەک باشەکە ئەگەر خراپبوو باش هەڵدەبژێرم بەڵام باشتر هەڵدەبژێرم بەڵکو هەموو ئەوە ئومێدی باشتر و چاکتر بە خەڵک منیش نەبێ بەڵام کەسێکی باشتر وەکو ڕۆژی ڕووناک لە دیارەکە هەم نیەتی دنیا و هەم نیەتی دوا ڕۆژی خەیرە ئەنی چەندە لەسەرم پێویستە کە من ئەو بەربژێرکەم و دەنجی پێ بدەم حتمما ئەو کەسەی کە دێتە بەربژێر و خۆی هەڵدەبژێرە و دێتە دەبێتە بەرپرسن وڵات برێن جڵەوی دەسەڵات دەگرێتە دەست پێناسەیەکی هەیە یان تەجروبەیەکی لە ڕابردوودا هەیە کەسانێک هەن کەسی چاک خەڵک و کۆمەلگا هەمووی دەزانێ مەسەڵەن خەڵکێکی باش کە باشە و ڕابردووشی باشە جێی چاوانی تێدا دەبێت کە تو بتانی دەنجی خۆتی بدەیە و دەنجی بێخە پاڵدەنجی و یارمەتی بدەی و لەگەڵتم و بیکەی بەرپرسی خۆت بەڵام کەسێکەوە هەر لە ڕابردوودا گەندەڵە هەر لە ڕابردوودا کەسایەتێکی لەکەدار و برێن بێ بنەما و بێ ئەساسە ینی هەر کەسێک کە پاڵپشتی بکە چونکو ئەوە هەمووی بەرپرسیاریەتی ئەتوکە تەوقیعێک دەکەی خەتێک دەکەی سەحێک دەکەی لەوانەیە پێت هیچ نەبێت دەی بۆ نمونە بەڵێ تحسبونه هينا وهو عند الله عظيم يعني بەڕاستی تو دەری خەتێکە و دەی پەنجەمۆرێکە دەیکەم و بەڵام نازانی ئەو پەنجەمۆرە لە ڕۆژی قیامەت سرت دەخوا ئەو پەنجەمۆرە خراپی تاوانەکانی ئەو تێدا بەشدار دەبی هەمووی بەشدار دەبی بەڵێ جەنابەت کە خۆ بەربژێر دەبی دەنگت پێ دەدەم دەنجی من دێتە پاڵ دەنجی تو ئەگەر چاکەکانت کرد منیش بەشدارم بەڵێ منیش بەشێکم لەو چاکەیە جێشان نازیە بەڵام ئەگەر خوانە خواستە خراپە و گەندەڵی و دز و خیانەت و هەرچی ناوی لێ دەنێ کە دەری گەندەڵی هەموو ئەوانە دەگرێتەوە واستە فەسادی خەڵک و کۆمەلگا بەرەو فەسادی دەبە هەم لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری بەرپرسیارەتی بەرپرسان لە ڕووی کۆمەلگەوە لە ڕووی خێزانیشەوە بۆ نمونە چەندە هۆکار لە بۆی کەشی ڕازی کۆمەلگا تێکچێت حتمما ئەو لەسەر چاوەوە ئەگەر لەسەر چاوەکەیەوە لێڵ بوو تۆ ناتوانانی هیچی لێرە لەگەڵ بکەیت ناتوانانی ساف بکەیت ئەگەر لەسەر چاوەکەوە ئاوێکی سازگار هات لە کانیەکەی لەسەر چاوەکەی تۆ لێرە ئەگەر ئاوەکە شێلوش بوو بەڵام لۆ مدەیەکی کەم خۆی ساف دەکا ئاوی پاچی بەسەردادێ بەڵام ئەگەر ئەو ئاوە لە سەروی هات ئاوێکی شێل و خڵتاوی بوو ئەوە ئەتو لێرە هەر بیپارزنە ئەو ئاوە بە تۆ بە من و بە تۆ بە چەند کەسانێک ناتوانین ئەو ئاوە سازگار بکەین و ببێتە مایەی تێن و توشکاندنی خەڵکێکی تێن و ینی ئەو جەور وستەم و ناعەدالێتی و زڵمێک کە دەکرێت لە کۆمەلگا بەهۆی نادادگەری و نابەرپرسیارەتی بەرپرسانەوە ئەگەر ئێمە لەسەر ئەو سلک و ڕێچکەیە بەردەوام بین ئەو لاری و خواری و پڕی و قڕی هەیە هەر بەردەوام دەبێت حتمما ئێمە بە ڕێگایەکدا دەڕۆین ئەگەر بێت و بزانین مەسیری ئەو ڕێگایەکەوە لە بۆی دەچین بەرەو هەڵدێرمان دەبا بەرەو شوێنێکی پڕ لە ترسمان دەبا حتمما دەبێت ئەمە ڕێگای خۆمان بگۆڕین عیبە نییە ڕێگا گۆڕین لۆ لەبەرەوەی تو لە ڕێگایە کە گومانت هەیە لە بۆ ڕێگایەکی چاکتر و باشتر ینی ئەو کەسەی کە کەسێک جارێکت تەجروبە کردووە دەرنەچوە لەو تەجروبەی پێویست ناکە جارێکی تر تەجروبەی بکەیەوە کەسانێک تەجروبە بکەکە جێی ئومێدن کەسانێکە دەست بە دەست نوێژن کەسانێکە لەخوا ترسن ها کوردەواری دەڵێ لەو کەسە بترسێکە لەخوا ناترسێ حتمما کەسێکە تەقوای خوای گەورەی لە دڵ بێ کەسێکە سنوورەکانی خوای گەورە نەبەزێنێ ئەوە زۆر ئەولاترە بەوەی کەوا بیکەیە بەرپرسی خۆت ئەولاتر لەوەی کەوا لە دووی بڕۆی ئەولاتر لەوەی کەوا متمانەی خۆتی پێ ببەخشی بەڵکو بتوانی سبەی خزمەتێکت بکە هەرچی بەرپرسیارەتی لە هەمبەر ئەو نەخۆش و ناخۆشی ئەمڕۆی ڕۆژگاردا هەنچین قەومێکی زیند و کوژی مردوو پەرستین بەداخەوە
ینی ئەوەندە ڕێز لە مردوەکانمان ئەوەندە باز لە مردوەکانمان دەکەین ئەوەندە گرنگی بە مردوەکان دەدەین ئەمە لەگەڵ ئەوە ماکە مردوو ڕێزی لێ بگیرێ مردوو کەسانێکن هەموو کەسانی ئێمە لە دەستیان دەدەین عزیزان لە دەست دەدەین بەڵام ئێمە زیندوەکان لەگەڵمانن دەتوانین یارمەتی دەرمان بن دەتوانین لەگەڵمان بن دەتوانین دەستبارمان لەگەڵ بگرن ئێستا وای لێ هاتووە کە خەڵک ئەوەندە شیرازەکە تێک چووە ئەوە هەموو دەگەڕێتە سەر وشیاری کۆمەلگا بەڕاستی یعنی سەردەمی پێشین کە بتپەرستی لە چیەوە سەری هەڵدا لەوەی سەری هەڵدا کە لە ڕسم و لە تیمثال و لەوانە دەستی پێکرد لە سەردەمی نەبی نوح عەلەیهی سەڵات وەسەلام خەڵک دوای وای لێ هات ئەو بتانەیان دەفرێت ئەو کەسانەی کە ناویان لێ نابوون کە کەسی چاک و باش بن لە سەردەمی کۆمەلگای خۆیان بۆیە ئێمە لەگەڵ ئەوەین کەوا لە ڕابردوش چاو نەنووقێندرێت چونکو کاڕۆک شاعیر دەڵێ هەر کەس لە ڕابرد چاو بنووقێنێ ناتوانێت بۆ پێشەنگاو هەڵبێنێ بەڵام لە سنوورێکی دیاریکرا لە قالبێکی تەواو یعنی مەبەست ئەوەی ئەمە هەڵسەنگانێک لە ڕابردووکەین بۆی تا بتوانین ئایندەی خۆمان ڕۆشن و ڕووناکەینەوە بۆی هەر لاریەک هەبێ لە ڕابردوو دووبارەی نەکەینەوە بەڵێ بزەبت ئەوە لەسەر ئەو زیندوانەی کە ئێمە گرنگی بە زیندوەکان بدەن چونکو زیندوەکان دەبنە بەرپرس و کۆمەلگا نەوەی ئەو ڕۆ 15-20 ساڵیت کە دەبنە بەرپرسێک لەسەر ئێمە ئەو نەوانەی ئێستاکەوا بچووکن پەروەردەیان بکەین جوان لەسەر پەروەردەیەکی ئیسلامی پەروەردەیان بکەین زوڵم نەکەن غەدر نەکەن خیانەت نەکەن فێرە دزیان نەکەین چاوپۆشیان لێ نەکەین ئەوڕۆ کە گەورەش بوون هەینێ دەتوانن خزمەت بە خەڵک و کۆمەلگا بکەن مامۆستایەک دەجێڕیتەوە دەڵێ برایەکەم هەبوو برایەکەم دوو سیفەتی خراپی هەبوو جغارەی زۆر دەخوارد دووەمین زۆر حەزی لە گۆرانی بوو دەڵێ ڕۆیشتین پێکەوە ڕۆژێک زۆر نەسیحەت و ئامۆژگاریم دەکرد ئەو جگارەی تەر کە خراپە خەرۆ زەرەر و زیانی مادی و معنەوی هەیە خۆشی دەزانی بەڵام دەرێ ڕۆژێک بە سیارە بکەن قەبرستانێکدا چوین ڕادیۆیەکەی مسەجەلەکەی گۆرانی لێدا گەیشتینە ڕاستی قەبرستانی کزی کرد و کوژاندیەوە لێم پرسی لۆ کوژانتەوە سەبەب بۆ هۆکار وتی ڕێزگرتنە لەو مردوانە لەو قەبرستانە باشە گوتم باشە بەس من ئەم زیندووم ئەمە نەسیحەت و ئامۆژگاریت دەکەم کە ئەو خەسڵەتە خراپانە تەرک بکە لۆ تەرک ناکەی لە کاتێکا من لەگەڵتم و دەتوانم دەستبارت لەگەڵدا بگرم بەڵام بەداخەوە ئێمە بەگوێ زیندوەکانمان ناکەین لۆ مردوەکانیش داخ هەڵدەکێشین کە شتێک بوو لە دەستماندان بۆ ئەوەی ناتوانین لۆ شاعیرێکیش کە لە چوارینەیەکیدا باز لە ئەوەی دەکا دەڵێ تا زیندوو کوژی مردوو پەرست بین ماکەوی ڕاو تاژینە و ڕز بین هەر دەبێ ئەوە پەیژە و پێڵاو بین هەر ناگزور و پەرت و بڵاو بین بەڕاستی لۆیە پەرتە و بڵاوی و دەست نەگرتن و یان کەسانێک کە شایەنن نەیانکەن بە بەرپرسان لە بۆ خۆمان و متمانیان نەدەینێ حتمما دەبێ ئەو متمانێ لە بۆ کەسێک دەستی کە شایەنی ئەوە نییە دووەمین کە چارەسەرکردنی ئەو نەخۆشیانی کردنە و خەڵک و کۆمەلگا یەکەمین کە باسمان کرد ئەمە زیاتر ڕێز لە زیندوەکان ناگرین کەسە باشەکان هەڵنابژێرین دووەمین ئەنانیەت و خۆپەرستی و عەشیرەتگەری ئەنی خەڵکێک هەیە لەوانەیە بڵێ من دەزانم کەسێک هەڵدەبژێرم بەڵام دەزانم باشیش نییە بەڵام هەڵی دەبژێرم لەوە لە عەشیرەتی خۆم لەبەرەوەی لە هاوفیکرەی خۆمە هاو حیزبی خۆمە لەبەرەوەی پێم باشە دەیدەمێ ئەوەی کە دەیکاتە بەرپرس لەسەر خۆی بەڵام پاشان ئەوجە پەشیمان دەبێتەوە هەر پەنجەی خۆی دەگەزێ بەڵام ئەو کاتە هیچ پێ ناکرێ و لەو شتەش بەشدارە کە ئەوەی ئەنجامی دەدا خی گەورە مرۆڤ سەرزەوی لە بۆ ئێمە هەمومان بەڕەحایی لە بۆ مرۆڤەکان بەگشتیە کە خی گەورە دەفەرمێ و خەلق لەکم ما فی الأرض جەمیعا لە بۆ هەمومان وەکو یەکە واستعمركم فيها لە بۆ هەمومانە هەمومان تێدا ئاوادانی دەکەینەوە و لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ الناس سەواسیة كأسنان المشط هەمومان وەکو یەکین کەس لە کەس گەورەتر نییە إلا ئەو پێوەرە خوداییە کە خی گەورە دەفەرمێ إن أكرمكم عند الله أتقاكم ئەوەی بەڕستان کە دەڵێن مامۆستاجان مصطلحی فەساد کە لە قورئانە بە کوردەواری خۆش پێ دەڵێن گەندەڵی ئەوەی کەمڕۆکە بەربڵاوە هەمووی بیما کەسەبەت ئەیدی الناس ئەوەی کە بەڕستان لە قسەکانی لێ خوێنێدرێتەوە بما كسبت أيديكم یان ئەیدی الناس هەمووی یەک مانایە هەمووی لە خەڵک و کۆمەلگایە بەڵێ یعنی ئێمە ناتوانین بڵێن ئیلا ئەوان تێیدا گونەحبارن ڕاستە ئەوان کەسی یەکەمن بەڵام لە هەمان کاش ئێمە شێدا بەشدارین حتما ئێمە سەرەتا دەبی لۆمەی خۆم کەین نەکەی ئەوان حتما مامۆستا ئێمە بەنسبەت هەڵبژاردن و دەنگدان ئێمە ئەو هەموو خەڵکی کەوا دەنگ دەدا هەموو دەستمان دەبین دەستی ئەو کەسە دەگرین کە خۆی هەڵدەبژێرێ دەستی ئەو بەرز دەکەینەوە ئەو دەست بەرزکردنەوە بۆ چییە
بۆ شتێکە کە تانەتە شەدانە لە ئاینی پیرۆزی ئیسلام لە ئەخلاق و ڕەوشت و ئادابی ئەو کەلتوری ئەو میلەتە ئەگەر ئەتوو ئەو دەنگەی دەدێ دەستی توش دەگەڵە دەستی هەموو ئەو هاوڵاتیانە لەگەڵە کە دەنجیان پێدایە ئەگەر لۆ شتێکی یاسایی و شەرعی و لە بەرژەوەندی گشتی دابێ ئەوە تۆش تێدا بەشدار دەبی سەرفراز دەبی لە دنیا و لە قیامەت بەڵام ئەگەر ئەو دەستێک کە تۆ بەرزی دەکەیەوە نازانی لۆچی بەریز دەکەوت چونکی ئەو هەموو قووەتەی کەوا ئەتوو ئەو هەموو دەنگە کۆ دەکرێتەوە دەبێتە قووەتێک لە دەستی ئەو کەسەی کەوا هەڵدەبژێردرێ و دەردەچێ و ڕێش خۆ دێ ژێر دەستی ئەو بزەبن دەدێ دەست ئەو خوای خۆی ئەو زەمیری خۆی چی جێبەجێ دەکات چی جێبەجێ ناکە بەڵام دەبێ ئەمە ئەو هوشیاریەمان هەبێ کە مامۆستا جەوهەر کەسێکی باشە بەڵێ شایانی ئەوەیەکەوە دەنجی پێ بدەین بڵێ ڕابردووی هەیە حتممە دەبێ ئەو وشیاریەمان هەبێ فلان زەید عامر بزانین تا چەند ئەوانە خزمەتیان کردێ لە ڕابردوو چونکی لە ڕابردوش نابی چاو بنوخێنەوە تازە باسمان کرد دەبێ عیبرەت و پەندی لێوەربگرین ئەو فەرمایشتەی سەروەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ من كثر سواد القوم فهو منهم يعني زیادکردنی ڕەشایی بۆرایی هەر قەوم ولایەن و چین و توێژ و حیزب و تاقمێک طبعا بەدەستی منە ئەمن دەنجی پێدەتام تو پەنجەت بسن بۆی مۆردەکەی فڵان فیسان دەنجی خۆی داتەپاڵی ئەوەش ئەو حەدسە دەگرێتەوە کە لەگەڵ ئەوانە و لەگەڵوان حساب دەگرێتن چۆنێک کە بۆرای ئەوانی زیاد کردووە بەڵێ هەر کاتێک کە تۆ ژمارەت زیاد کرد لە یەکەوە کردتە سەد با بڵێ من حەقم نییە من بەس هەروها لەگەڵیان دەچم نەخێر ئەوە قەولێکی ئیبن تەیمیە ڕەحمەتوڵڵاهی ڕزای خوای لێبێ دەفەرمێ ئەگەر منتان دید لە سەردەمی تەتەرەکان دەرێ منتان دید قورئانێکم لە دەستا بەڵام لە چینی زاڵمان بووم دەهاتم بەرامبەر بە مسلمانان و بەرامبەر بە ئەو کەسانەی کەوە دامەزراون و خێر و خۆشیان لە بۆ کۆمەلگا دەوێ دەرێ ئەگەر قورئانێکم لە دەست بوو لە پێشەوان دەهاتم یەکەمین جار ڕەسەد لە من بگرن لەبەرەوەی ڕەشایەتی ئەوانم زیاد کردیە لەبەرەوەی ژمارەی ئەوانم زیاد کردیە لەگەر ئەوان حیسابم لەگەڵ دەکرێت جوبە و مەندیل دەور نابینی لێرە ڕیش و سیواک دەور نابینی ئیلا عەمەل و نیەتەکەت لەوێ سەر و سیمان نەخێر بەرگ و پۆشاک نەخێر هەر هەمووی ئەوەی کە دەگەڕێتەوە سەر ئەو قەناعەت و یەقینێکەوە لە ناخدا هەیە ئەو نیەتێکەوە لە ناخدا هەیە چەند لەگەڵ شەرعی خوا یەک دەگرێت چەند لەگەڵ شەرعی خوای گەورە نزیکە یەک دەگرێتەوە چەند پابەندە چەند نیسبیە چەند گومانەتێکەوە جێبەجێ بکە یان جێبەجێ نەکە ئەوە لێرەدا دەنگەکە جێی خۆی دەگریتن بەرپرسیارەتی و هیدایەتی ڕۆح هیچ پەیوەستێکیان بێکەوە هەیە یان نا بەڵێ حتمما خوای گەورە کە مرۆڤی دروست کردووە هەموو ئینسانێک نفسیەتێکی هەیە بەڵێ خاوەن نفسێکە کە ئەویش پێویستی بە خزمەتکردنە حتمما نفسی ئینسانی لە ناخی ئینسانی پێویستی بە جێبەجێکردن خوای گەورە پێی بەخشینە ینی ئەو نفسیەتی ئەو نفسەی کە خوای گەورە لە ناخەوە وەکو بەخششت پێی بەخشەوین حەق و مافی لەسەر ئێمەدا هەیە بۆ ئەوەی تێری بکەین بەڵام ئیسلام هاتیە بەرنامەی لە بۆ دانایە ئەو تێرکردن ناکێ هەرچی گەیشتە و لوش بکاتن و بۆ ئەوەی برسیە و خۆی تێر بکات نەخێر خوای گەورە ئەکە پێی سپاردینی حتمما دەبێ چونکە ژیان بزانین کە تاقیکردنەوەی مامۆستا جەوهەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ كل مولود إلا يولد على الفطرة هەموو نەژادێک هەموو کەسێکەوە لەدایک دەبێ لەسەر فیترە و نەژادێکی پاک و تەمیزە خوای گەورە مرۆڤەکانی هێناوەتە وجود لەسەر جوانترین و پاکترین ئاکار و ڕەوشت بەڵام سێ وای لێ دەکا تێکەڵاوی لەگەڵ ژیان گۆڕانکاری لە ژیاندا بەهۆی خێزان و ماڵ و سەروەت و ماڵ و پلە و پایە و سەروەت و سامان و پلە و پۆست و هەرچی کە نفسیەتی ئینسانی حەزی پێ دەکا وای لێ دەکا ئەو کەسا ئەو سنوورە ببەزێنێ نفسیەتی ئینسانی خوای گەورە دروست کردەوە کە خاوەنی کۆمەڵێک غەریزەیە لە ناخدا کۆمەڵێک غەریزە لێ غەریزە مانای چییە ئەگەر پێناسەی غەریزە بکەین غەریزە بریتێ لەو توانا و قووەت و هێزەی کە دەبێ لە ڕێگایەک سرف بکرێت ئەو قووەت و هێزێکەوە حەق و مافێکە پێویستە تێر بکرێت بەڵام لە ڕێگای حەڵاڵەوە بۆ نمونە هەموو مرۆڤەکان غەریزەی حب تەمەلوچیان هەیە ینی واتە خۆشەویستی خاوەنداریەتی
ینی شت بەس دەست بین دەوڵەمەند بن سیارە و خان و هەرچی شتی چاک و خۆش و ڕەفاهیەت لە ڕەفاهیەت دابژین بەڵام دەبێت ئەوە بەڕاستی لە ڕێگەی حەڵاڵەوە شتەکان بەدەست بینین لە زوڵم و ستەم و نادادی و دزی و گەندەڵی بەدەستی نینی چونکە کە بەدەستتینە ئەوە دەبێت تەمایی نەکبەتی لە بۆ خۆت و لە بۆ خەڵکیش چونکە خوای گەورە سنووری لە بۆ داناینە حتا لە کردن و فرۆشتنەکان و بەدەستینان کە خوای گەورە دەفەرمێ وأحل الله البيع وحرم الربا دیانە ڕیبا ئەو سووە کە بەدەستی دەینی هەموو ڕاستە دەوڵەمەندت دەکا بەڵام دەبێت تەمایی نەکبەتی پاشان کە لەسەر خەڵک و کۆمەڵگە ئەگەر پێچەوانە بووین بەڕاستیەوە لە دەستمان دەچێ و شیرازە و دیارە شارستانیەتی وڵات بەرەو ئاقارێکی خراپ دەڕوە دومین غەریزە کە غەریزەی جنسە ئێمە هەمومان خاوەن غەریزەیەکی جنسین کە خوای گەورە وەکو پێکاتەی مرۆڤەکان پێی بەخشینە بەڵام خوای گەورە شتێکی دانا بۆ ژن و پیاو تەبان شتێکی داناوەکەوە بتوانانی کۆنتترۆلی ئەو غەریزە بکەیت ئەویش زەواجی شەرعیە خوای گەورە ئاها زەواجی شەرعی لە بۆ دانێ بۆ ئەوەی بتوانانی لە کات و شوێنی خۆی ئەو غەریزەیە تێر بکەیت خوای گەورە کە لە ئاەتەکاندا باز دەکا بعد أعوذ بالله من الشيطان الرجيم ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة لتسكنوا واتا آرامی دڵەکان جێی ئارامی دڵەکانتان دەبێ نەک مەبەستی خان و ئەو شوێنێکەوە نیشتە جێ دەبی تێدا ئەو ڕەحم و سۆزەی مەوەدەیکەوە لە بینی هاوسەردا باسی کردووە لە بینی هیچ لە خۆشەویستان باسی نەکردووە لۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆ کۆنتڕۆلکردن هانی گەنجەکان دەدا دەفەرمیا معشەرە شەبابی من استطاع منكم الباءة فليتزوج لە هەر ڕووی مادی و معنەوی لە خۆی ڕادەبینی بە زەواج بکات چونکو زەواج یەکێکە قەپاتکەری ئەو دەرگایە گەورەیەکەوە شەیطان و نەفسی ئینسان زەفەت بە عەقڵی مرۆڤەکان دەبا و لەکەداری دەکرێت باسەکە تەسکەین و لێرکانە بۆ نمونە کچێکیش دەبێ ئەوەندە وشار بێ کە چێ دەکاتە گەورەی ماڵەکەی و باوکی منداڵەکانی کە دەبێتە بەرپرسی ئەوان حتما ئەمەکە کەسێک باسمان لە بەرپرسیارەتیە بەرپرسیارەتی هەر لە پیاوێک ڕادەست پێ دەکا کە بەسەر خاو خێزانەکەی خۆیەوە هەر ئافرەتێکەوە لەسەر پەروەردەکردنی منداڵەکانی هەر بەندەیەکە لە بەرامبەر سەیدەکەی خۆی بەرپرسە لەسەر ینی بەرپرسەکەی بەرپرسە لەسەری ئەویش دەبێ فەرمانی ئەو جێبەجێ بکە ئەگەر بێت و ئەو فەرمانە لە ژێر سایە بەرژەوەندی ئەو خەڵک و کۆمەلگادا بوو حتمما دەبی لۆیە لەسەر قسەی جەنابەت کەسێک کە خێزانی پێک هینا لە پاشەوەی کەوە منداڵیان خوای گەورە منداڵی پێدان لیان پرسی منداڵەکانت چۆن پەروەردە کرد وتی منداڵەکان پەروەردە کرد پێش ئەوەی هاوسەرگیری بکەم وتیان چۆن گوتی پێش ئەوەی هاوسەرگیری بکەم گەڕام کەسێکی باش و چاک لە ڕووی ئەخلاق و ڕەوشت و لە ڕووی دینەوە هەڵبژێرم نەک تەنها لە ڕووی جوانی نەک تەنها لە ڕووی حەسەب و نەسەب و سەروەت و سامان و پلە و پۆست بەڵکو هەڵم بژارد بەوەی کەوە لە سەدا ئەگەر سەدیش نەبێ لە 1985 لە 1990 کە گومانی ئەوەی پێ بم کە بتوانم ببینە کەسێکی سەرکەوتوو لە ژیان ببینە دەوڵەتێکی بچووک چونکو دەوڵەت بریتە لە خێزانێک و دوان و سەیان دروستکردنی خێزان و بەڕێوەبردننی خێزانیش کارێکی ئاسان نییە لۆیە جارێکە لە یەکێک لە سەرۆکی ئەنجومەنی وڵاتێک لە وڵاتە ئەوڕۆپیەکان یان پرسی طبعا هەموو شت قسەی چاک ئیسفادەی لێوەردەگیرێ لیان پرسی بەڕێکردنی یان بەڕێوەبردننی دەوڵەت قڕسترە یاخۆت تربیەتدانی چەند منداڵێک لە وەڵامدا گوتی هەندێک ڕاوەستا و گوتی تربیەتدانی چەند منداڵێک قڕستر لە بەڕێوەبردننی وڵاتێک هەرێمێک گوتیان چۆن گوتی وڵاتێک بەڕێوە دەچێ دەستورت هەیە یاسات هەیە و نێظامت هەیە يعني ئەوە هەموو حاضرە ئەوە لە لای ئەوان ها تەنها بەڵێ لە لای ئەوان پێویستە لە هەموو جێگە ئەو هابێ ئیسلام وامان لێ دەکا کە پابەندن بەڵام بەداخۆ ئێمە پابەند نابین بەس جێبەجێکردن لەسەر تۆیە بەس جێبەجێکردن جەدوەلت هەیە بەرنامەت هەیە بەڵام جێبەجێکردن بەڵام ئەو منداڵێک کە تازە لەدایک دەبێت تۆ بەرنامەیەکی تازەی لە بۆ داڕێژی دەبێت تۆ بتوانی ئەو منداڵە بەڕێڕەوەیەکی جوان بە ئاکارێکی جوان ئەخلاقێکی جوان گەورەی بکەیت تاکو ئەوە لە دوا ڕۆژ دەبێتە کەسایەتێک و دەبێتە بەرپرسێک بەسەرتەوە ئاخ و ئۆفەڵ نەچێشی چۆنم پەروەردەکرد و لۆوام کرد و لۆوام نەکرد ئەوە هەر لە بیدایەت دەبێت تۆ ئەو دووربین بی لە هەڵبژاردننی کەسەکان یعنی پێ دوای ئەو قوانینانی کە لە بە ئەو دانراوە خۆی لەو یاسانە دەدزیتەوە جا هەر بەرژەوەندێکی مادی بیان حزبی بیان
خزمی بی وە دەکاتن پێشێل یاسایە کام کافی سەبیل هەندێک بەرژەوە تایبەتی خۆی جانی سەرچاوەکە لە چیوە زیاتر دەگرێەوەە ئەمن پێم وایە مامۆستا جەوهەر بە درێژایی حکم بەدیان بە درێژەدان بە حکم و دەسەڵات کەسانێک کە نەساڵانێک و نەدوان و نەسیان و چاران و نەدە ساڵ درێژە بۆ حکومە دەدەن هیچ سانسۆر و مراقبەیەک و چاودێریەک نییە لەسەر کارەکانی کە ئەنجامی دەدا خۆی ئەسڵ وایە سزا و پاداشت هەبێ لەسەر کارە چاکەکان مکافە ئەو ئیمتیازی پێ بدرێ بەڵام لەسەر کارە خراپەکان عقوبە بدرێ و لا بدرێ یاسا سەروەر بێ ئەو یاسایی کەوە ئێمە دەمانەویان ئەو یاسایی کەوە بانگەشەی لەسەر خەڵکیدا دەکەین و بەڵام هیچی لە واقعدا نابینین ینی بەداخەوە ینی دەبێت ئەتۆ کە باسی یاسا دەکەی دەبێت بەڕاستی یاسا سەروەر بێ دەبێت بەڕاستی بزانی کە چی یاسایە کە سەروەرە بزانێت چ جێبەجێ دەکەی ئەتوو هەنی ناکری هەر بەزار یاسا سەروەر بێ بەڵام لە ژێرەوە تۆ یاسا لە ژێر پێت بێ و لە سەرسەری خەڵکانێکیش تەنها لەسەر خەڵکی فەقیر و هەژار و نەدار جێبەجێ بکرێت لە بۆ تۆ لەسەرەوە یاسا بڕیار بدە و هیچ قسەکە دەبڕم ئەگەر ئاوای ئەو بەرەستان کە باسی دەکەن ئاوا بەردامن ئاقاری وڵات بەرەو چێ دەڕوا حتما بەرەو ئاقارێکی خراپ دەڕوا چونکو ئەو ململانە سیاسیانی کەوا لە نێو دەسەڵاتداران دەبینین بەداخەوە کە وەکو ئالەتێکی شەڕ بەکاردێنی لە بەرامبەر یەکتر ئەمە سیاست کە ئەمە هەر هەمومان سیاست پێناسەی سیاست بە جوانی بزانین سیاست جوان بەڕێوەبردننی کاروباری هەر لە ماڵەوە تا بەڕێوەبردننی دەوڵەتێک بە شێوازێکی ڕێک و پێک چونکو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کەسانی سیاسی بوونە بەڵێ ینی سیاست بەشێک لەو دینە ئەمە لە شەریعەتی خوا دەزانین ئەمە چەندەها کتێبمان هەیە بە ناوی سیاسی شەرعی ینی بەڕاستی لۆیە سیاست زۆر گرنگ کەسێک کە سیاسەتی نەبوو کەسێک کە بەرنامەی نەبوو لە بۆ داهاتوو ئەوە دەبێتە کەسێکی شکست خواردوو ناتوانێت ئەو ئەنجامی ئەو هەدەف و ئامانجەیکەوە لە ژیاندا هەیە هی خۆی و هی کۆمەڵگاش بگا بەو هەدەف و ئامانجەی کە لە بەرژەوەندی خەڵکی گشتیدایە بۆ پێ کە بەڕەسان باسی دەکەن ئەگەر ئەو سلکە ئەوە بەردەوام بێ پێدوانی هەندێک زۆر پڕ دەبن و دووبارە کۆیلاتی دروست دەبێت و هەندێک لە برسان یانەوە لە ترسان نائیلازن کۆیلاتی لە بچین و تاقمێ بکەن تا بتوانین هیچ ناژیانی خۆیان پێ بەڕێ بکەن بەڵێ حتما کە ئەو ڕۆژەیەکەوە ئێمە توش بووینە بەتابەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی نەوعان ڕاستە کۆی لە کڕین نەماوە بەڵام هەمومان ئێستا بەڵام بە شێوازی تازە کۆیلە بەو مانایی ئێستا کە کەسێک دەبێتە کۆیلەی کەسێک بەوەی کە نتوانێت دەنجی هەڵببڕێ نتوانێت داوای مافی خۆی بکە نتوانێت کە حەق و مافەکە مرۆڤ دووشتی هەیە کە ئەرک و مافە ئەرک و ماف ئەگەر هاتوو ئەتوو ئەرکەکەت پێسپارت مافەکەت نەدایە ئەو ژیانە تەوازون دەبێت شارستانیت تێک دەچی ینی ئەگەر ئەو ڕۆژ ڕازی بێ بەڵام بەیانی دوو بەیانی ئللا ئەو کاردانەوەیەکی خراپی دەبێت سلبی دەبێت ئەو ئەرک و مافە ئەگەر هاتوو ئەرکت پێسپارد و مافت نەدا یان مافتدا ئەرچیشت پێسپارت زۆر بەڕێزەوە جێبەجێ دەکرێت هیچ ئیشکالە دروست نابی یانەوە مافەکەی بە حەقی خۆی پێ نادەم لە مقابلی بە مصطلحێکی عەشایری بەکاربینین ماستاوچەتی تەمەلۆق یان بڵێن چەلاو خۆری ئەو شانەگەر جوانش نەی ببورن بەڵام لەبەو زیاتر حاڵی بوون ینی ئەبە و شێوە حەقی پێدەدا بەڵام لە هەمان کاتەوانەیە کە حەق بێژن ڕاستن ڕەوان مافەکەیان دەخورێ بەڵێ بزەبێت ئەوەی کەوە ڕنگدانەوەی ئێستا لەناو خەڵک و کۆمەلگادا هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کە هەرێمی کوردستانیش گیانەبووتەوە کە بەشێکە لەو چین و توێژە بەڕاستی خەڵکانێک هەن ئێستا کە ئەوەی کە بە جەنابەت باسی دەکەی کە تینە ژێر ئەو ڕچێفەی بەویستی خۆشیان هەندێک کە بە زۆر چونکو ناکرێت ئینسان کە شتێک کە قەنەعەتی پێ نەبی ئەم پێم وایە شتێک بەخۆم قەنەعەتم پێ نەبی نایکەم نازانم خەڵکێکیش لەوانەیە خەڵکێک هەبێ ئەو شتێک کە دەشیکە ئەسڵ وایە کە بە قەنەعەتەوە شتەکان بکەی بە یەقینەوە بکەی چونکو زەمیری خۆت تێدا مرتاح بکەی چونکو ئەتوو دەبی حەز بە مراقبەی خوددا بکەی ئەوە جاری پێشەوە خەڵکێکە چاودێری دەکات لەژێر چاودێری خەڵکان لە خوانە ترسەی پێویست ناکە لە عەبدەکە بترسی ئێستا ئەوە کەیەکە لۆمەی عەبدی گرانترە لە عەزابی قەبر نەخێر إن عذاب الدنيا أهون من عذاب الآخرة إما دبي آخرة رتشاو بكين وكو مسلمان ماذا مسلمان باورمان وياك لو رجي قيامة زندو دكرين وهم اللي تسلمون الدنيا كشمان خوش دنيا كشمان خوش دبي تونكو الدنيا بيوندا آخرة بيوندا بدنيا أتول الدنيا ريدا بري أما استبناو تونيلك دادا روين هاتين الدنيا ئێستا پشتمان لە دنیاە ئێمە هاتینەوە دنیا بە جێدەڵێن ڕۆژ بە ڕۆژ و سعات بە سعات و مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ دەڕۆین بەرەو چێندەر بەرەو کۆتایی تۆنێڵەکە ژیانە هەتا
دەگەینەوە قبر و قیامەت ئەو زەلێوەندە ژیانی حەقیقی دەست پێ دەکات ئەو ژیانە مەجازی دنیا بەجێ دێڵین کە پێمان وایە ئەمە ژیانێکە حتا گوریشمان لە بنی دنیا ڕایە خستێ و هەر نامرین و هەر دەسەڵات و قووەت و هێز و دەمانەوە خۆمان هەر خۆمان پاشابین خۆمان مەلیک بین خۆمان گەورە بین خەڵکی بکە لەسەر حیسابی خەڵکی بکە خۆمان گەورە بکەن لەسەر حیسابی خەڵکێکی هەژار و نەدار عیلاج و چارەسەر لە بۆ ئەو هەموو لاری خواری و قڕی و پڕی و گەندەڵی و نەخۆشی و ناخۆشێ و تێکچوون و شیرازەی وڵات و کۆمەڵگە و خێزانەوە دەبێت چی بێت ئەوەی کە باسمان کرد نەخۆشیەکان زۆرن مامۆستا هەر لە مەلانی سیاسی و هەر لە درێژەدان بە حکومڕانی و کە سنوورێک نێ و یاسایەک نییە یان غروری هەندێک جار بواری پلە و پۆست و ئابووری و لێک تێنەگەیشتن و حیساب لە بۆ یەک نەکردن و هەمووی ئەوانە کە بەداخەوە لە بۆ غاردان لە بۆ تەپۆلکەی هێز و قووەت و هێز و خۆ دەرخستن ئەوە هەموو نەخۆشینە بەڵام چارەسەرەکەی دەکرێت ئەمن وەکو ڕێی خۆم یعنی پێم وایە چارەسەر هەموو شتێک چارەسەری خۆی هەیە حتمەن لكل داء دواء بەڵام گرنگ ئەوەیە کەوا تو بتوانی نەخۆشەکەی دەستنیشان بکەیت تەشخیص بکەیت ئەو زە دەبێت دوای چارەسەردا بگەڕێیت ئەگەر تۆ نەخۆشەکەی نەدۆزیەوە ناتوانانی چارەسەرێک تەواو لە بۆیان بدۆزیەوە یەکەمین بڕیار بدرێ بڕیارێکی دروست بدرێ لەلایەن دەسەڵاتدارانەوە لەلایەن کەسانی کە خاوەن ئەزمون و تێگەیشتون و خاوەن زەمیر و خاوەن ویژدانێکن بدرێکە جڵەوی دەسەڵات دەگرێتە دەست چاودێرێکی چڕ هەبێت لەسەر ئەو دەسەڵاتەی کەوا بەڕێوە دەچێت ئەگەر سەرپێچی کرا ڕای بگرێ و عقوبەی بدا ئەگەر ئیمتیازات بوو ئەگەر شتەکان سنووردار بکرێن ئەگەر کێشەکە بەخۆی لەسەرێ بوو خوارە چۆن بیگۆڕێ وەڵاهی ئەوە دەبێ چاوەڕوانی بڵێم چی بێ ینی گۆڕانکاری لە ژیاندا دەبێ بکرێ بەڵام گۆڕانکاری لە خوارەوە لەسەرەوە لە خوارەوە ناتوانانی ئەو گۆڕانکاریە بکە ئەگەر لەسەرەوە لە سەروش ئەو نیەتەی نەبێ ئەگەر سەروش ئەو هەوڵە نەدا سەروش لەگەڵتدا نەبێ دەبێ حتمما مدیرێک لە قوتابخانەیە لە فەرمانگەیەکە هەرچی وەزیرێکە یان بەرلەمانیان هەرچی لەوانە کە لە خولێک زیاتر نەبێ سنوورێکی لە بۆ دانی بتوانی ئەگەر دەرچوو لە خولی یەکەم 3-4 ساڵ پێم وایە هەموو درێژدان بەوەی کە خۆی لەسەر و یاساوە دەبێنێ پێ وایە هەموو شتێکە چونکو زۆرمانەوە لە دەسەڵاتدا ئینسان تووشی غلو و سەرپێچی دەکات زیاتر ڕۆیی دەکات لەوەی کە زیاتر لەگەڵ خەڵک تێکەڵ دەبێت وای لێدێ کەوا حەز دەکات هیچ هێزێکی تر نییە لەسەر ئەوەوە دەتوانێت هەموو شتێک جێبەجێ بکە خەڵک دەیناسێت دەتوانێت ینی واستە و خزمایەتی و حیزبایەتی و ئەو شتانی دێتە ناوێ بۆیە پێم وایە سنوورێکدا بدرێت لۆ دەسەڵات کە سنوورت ئەوەندەیە پاشان لای دەی چونکو هەر لە زۆربەی ئەوانەی کە تاقیمان کردینەوە لە دوای ئەو 4 ساڵی کەوە ئیشیان کردێت لە دوای ئەو 4 ساڵە دەست بە گەندەڵی و دەست بە برێن ئەو شتێک کە بە مانە گشتیەکەی دزی و تاڵان و خزمەت نەکردن و پشت لە خەڵککردن دەست پێ دەکات ماکەمە زۆر کەمە هەم ئامۆژگاریش لە بۆ تاک لەبەوەی بتوانین شیرازەی کۆمەلگا کەمێک بەرە و باشی بهێنینەوە ئەوەندەی کە بتوانەمەندە هەبێت مامۆستا جەوهەر خاڵێکی کە زۆر گرنگ بۆ ئەویش ئەوەیە دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێ و دەستکراوە بێ زۆر گرنگە چونکو دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی کە دەبێ لەسەروی هەموو جونگەکانی دەسەڵاتەوە بێ ینی بتوانین محاسبی گەورەترین بەرپرس بکات بەڵام بەداخەوەکە نەک گوێی لە دەستی حیزب و چین و توێژێکی تایبەت نەبێ ینی ئەو زۆر کارەساتی گەورە دروستەکە ئێمە بەو واقعەدا کەوتوین بەڕاستی خەڵکی لەسەری و یاساوە نەبێ و خەڵکێکیش لە جێبەجێکردن لەسەری بچووکترین هەڵە بکات لەسەری تەطبیق بکرێ ئەوە قەومەکانی پێشتر کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ قەومەکان بە هیلاک چوون بەهۆی چیوە بوو دەفەرمێ إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد ئەو فەرمودەی پێغەمبەری ئێستا عەلەیهی سەڵات وەسەلام کە لەسەر پێش ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر کەسە گەورەکان و دیارەکان خۆیان لێ کڕ دەکرد کە یاسا شتێنی بکرد بە بەڵام لەسەر خەڵکی هەژار و نەدار یاسان لەسەر تەطبیق دەکرد بە توندی هەندێکیشان دێخستە سەر و مادەکانی لەسەر زیاد لە ڕووی یاساییەوە بەڵێ کە یاسا جێبەجێ نەبوو مامۆستا لە هەر شوێنێکە نظام نەبوو یاسا نەبوو دەستور نەبوو فراغێکی گەورە دروست دەبێت فراغێک دروست دەبێت کە خەڵک بەرە و لاڕێ دەڕوا خەڵک هەریەکە و یاسایەکی لای خۆی دەردەکا بڕیارێک لای خۆی دەردەکە پێ وایە بەخۆی لەسەروی هەموو شتەکانە بەو دیێڕە شەعرە کۆتایی پێدێنم کە دەڵێ طوبى لمن كان عقله أميرا وهواه أسيرا وويل لمن كان عقله أسيرا وهواه أميرا خۆشبەختی و بەختەوەری لە بۆ ئەو کەسەی کەوە عقلەکەی دەخاتە پێشەوای خۆی بەڵام نەفسەکەی خۆی ژێر پێ دەنێ بەڵام داد و فیغان و قوربەسەری و ماڵوێرانی لە بۆ ئەو کەسەی کەوە عقلەکەی خۆی
ژێر پێ دەخا و نەفسەکەی دەکاتە قدوە و چاوساغ و پێشەوای خۆی. زۆر بەڕێز مامۆستا عومەر خەلیفە، خوای گەورە پاداش بەخێرداتەوە، ئەزیێتماندای زۆر سپاس دەکەین. خۆزای هۆشباتەوە مەفەق بنیاخوا. بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویستارێ لەگەڵ من بە پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ. خوازارین کە هەر یەکێک لە ئەست و ئاڕاستی خۆمان هەست بە بەرپرسیارەتی بکەین، ئەوەی کە لەسەر شانمانە بە باشترین شێوە ئەدایکەین تا هەموو عەزەبی لای خوا نەبین و هەمیش لە دنیادا ئاسوودە و سەرفراز ژیان بگۆزارین. تاکو دیدار بەخوای گەورە سپاردن. سلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.